درێژایی مێژووی کورد هەمیشە دوژمنانی کورد تەنها منفەزێکیان هەبوو بێ هێرشیان کردوتە سەر مقەدەساتی کورد. ئەوە ئەمڕۆژ کە دەبینرێ ڕۆژانە ڕژێمی فاشیستی تورکیا هێرش دەکاتە سەر خەڵکی سڤیل لە کوردستان و گوند و لادیەکانمان لە کوردستانی باشوور دەسووتێنێ کە بە هیچ بیانۆیەک و هیچ ڕێو شوێنێکی یاسایی و مافی مرۆڤی تیا بەدی ناکرێ و بەڵگەش زۆرە بۆ ئەو مەسەلانە ئەگەر لێ بکۆڵڕێتەوە. لەم ڕۆژانە راپۆرتێکی نێودەوڵەتی دەرچوو کە ئەم ڕژێمە لە ماوەی شەڕەکانی ئەم دوایەی چەند جارێک چچی کیمیاوی بەکارهێناوە کە ئەوە دژی مرۆڤایەتی و دژی یاسای نێودەوڵەتیە. من وەکو نووسەر و شاعیر و ڕۆژنامەنووسێک بەڕاستی پێناخۆشبوونی خۆم بۆ ئەو ڕژێمانەی سەرمیلەتە ئەو هێرشانەی سەرمیلەتەکەم شەرمەزار دەکەم لەلایەن ئەو ڕژێمانەی کە بە بەردەوامی هێرشمان دەکەنە سەر. چکە هیچ کاتێک کورد بیری لەوە نەکردوتەوە هێرش بکاتە هیچ دەر و دراوسەیەک بەبێ بیانۆ. ئەگەر شەڕی پێ نەفرۆشن کورد شەڕ بە کەس نافرۆشێ و خەباتی خۆشی خەباتێکی ڕەوایە لە پێناو وەدەستهێنانی مافەڕەواکانی خۆی و سەقامگیربوونی ئاشتی لە کوردستان. ئێمەی کورد چیمان دەوێ دەمانەوێت بە ئارامی بژین، بەڵام دوژمنەکانمان هەمیشە ڕوبەڕوومان دەبنەوە بە قۆڕسترین چەک بۆ لێدانمان، بۆ لێدانی ئازادیەکانمان، بۆ لێدانی مافەڕەواکانمان. مەسلەیەکی قانونی نێودەوڵەتیە ئەوانەی کە چەکی کیمیاوی بەکار دەهێنن پێویستە بەر لە هەموو شتێک دادگای لاهای لە هۆڵەندا ئەم مەسلەیە یەکلایی بکاتەوە ئەو دەوڵەتانە بانک هێشتی ئەو دادگایە بکاتن بۆ ئەوەی لێکۆڵینەوەیان لەگەڵ بکاتن و دەست بۆ ئەو مەلەفانە درێژ بکات کە فعلەن بە بەڵگەوە ببورن چەکی کیمیاوی دژێ ئەو ملەتە بەکار هاتووە. ئەو مەسلەی تورکیا دەمێکە سەری هەڵداوە و دەمێکە پێی باش نییە ئەسڵەن بیر لەوە ناکاتەوە ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ گەلی کورد بە ئاشتی دابنیشەوە بە ئاشتی بژی. پەڕینا ڕزایی خۆم دەردەبڕم بەرامبەر هەر دەوڵەتێکی داگیری کرد کە هێرش بکاتە سەر کوردستان وڵاتەکەمان وێران بکە ئابووری وڵاتەکەمان تێکدا چونکە ئەوە نەمافی ئەوەیان نییە بێنە ناو وڵاتەکەمان لەبەر ئەوە پێویستە کورد یەکدەنگ بێ ینی ئەو پەڕی ناڕزایی دەربڕێ هەم لە شارەکانی کوردستان هەم لە دەرەوە دەنجی خۆمان بە دنیا بگەێنین بۆ ئەوی بەتایبەتی تورکیا مەسەڵەن ساڵانێکی زۆرە بەردەوامە لەم هێرشانەوە تورکیا وەکو بڵێ تەماعی هەیە لە کوردستان دەوێت کوردستان داگیری بکات دەوێت ویلایەتی مووسڵ داگیری بکە ینی تورکیا بەڕاستی مەترسێکی زۆر گەورەی لەسەر هەموو پارچەکانی کوردستان نەکە لەسەر باشوور لە ڕۆژهەڵات ڕۆژاو لە هەر ژەیەک هیوایەکی کورد هەبێ ئەمڕۆ تورکیا دژێتی. لەبەر ئەوە بە هەموو شێوەیە گەمە دەبی مەسەرەن ئێستاگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێست وەرگری حەق ئەو نەفتە نەداتە تورکیا لە ناوخۆی کوردستان بیفرۆشێ نەک تورکیا بێ بە چەکی بدا و خەڵکی خۆمانی خەڵکی مەدەنی شارەکان منداڵ دەبینین چەندین تاخیرنەوەمان هەیە مەسەن لە کوردستان زەکی جەلەبی تیۆریان کە لە سلێمانی مەسەن خەڵکی خۆی چاندی لەو شارانە پێویستە بە ئاگابینەوەنە ڕێگەنەن تورکیا خەڵکی ئەمە تیرۆر بکات کۆشەرانی باکوور تیرۆر بکە لەبەرەوە پێویستە ئەمە یەکگرتوو بین بە هەموو شێوەیەک ڕێگە نەدەین تورکیا ئاماجەکانی خۆی بێ نەدێتی خۆی ئەوانەی بەڕاستی پێویستە ئەوانەی ئەو کارانە دەکەن ئەوانە بدۆزرێنەوە چونکە ئەوانە دۆزرانە ئەو شارانەت ئاشکرا دەبن ئیتری خەڵکی تر ناتوانێت کارێژەکاری وا بکە لەبەرەوە پێویست ئەوانە بدۆزرێنەوە بدرێنە دادگا هەروها بەسەریان تێنەپەڕێ ئەمەڵە دەبێت دەنجی ناڕازایی بەرز بکرێتەوە دەبێت لە وڵاتان لە هەموو لە هەر چوار پەرزەی کوردستان دەبێت ئەو بگەێنێتە دنیا لە ڕێگای چالاشی مەدەنی لە بۆی نەتوانێت ئەو کارانە بکە چونکە بەڕاستی بەکارهێنانی کیمیایی زۆر مەترسیدارە وەکو مەسەڵەن کاتی خۆی سەدام بەکاری دێهێنا خۆ دەزانی مەسەڵەن بە سەدان خەڵکی ئەمە شەید کرد بەسەن لە ئەنفال لە گوندەکان لەبەر ئەوە لە هەڵەبجە لەبەرەوە چ کیمیایی بەڕاستی دەبێت ڕێی لێ